دوای درامایەکی دیکە هاوشێ و ڕەشەی پۆلیس بەرهەم بهێنرێت لەم کاتان نەخێر بۆچی پێ دوای بۆچ چکە بەڕاستی دراما خەریکە با بڵێن دابەزێ لە مستەوای خۆی دابەزێ ئەوە چەند ساڵە هیچ دامایەک نەکراوە بێگومانەوە گەڕێتەوە بۆ سیناریۆ بۆ داقەکە خۆی ڕاستە بێگومانە و کارانی کە ئەکرێ ئەگەر سیناریۆی باش نەبێ دەقی باش نەبێ بێگومان کاڵوکش دەرەچێ و ئەو تامو لەزەتی نابێ خۆی هەموو دراماکان باشە منەوەی کە یەکەم درامای کە من کردۆ ژیانە ساڵی 1970 بیری ئەوەکەم چکەوە سەرەتای دەستپێشی با بڵێن درامای تەلەڤیزیۆنی بوو چەند بیری درامای ڕەشەی پۆلیس دەکەیت بێگومان هەموو دەقەکانی باش وەڵام ڕەشەی پۆلیس تاکو ئێساش لە دڵی خەڵکو لە زاکری خەڵکا ماوە بێگومان بە بەردەوامی چکە کارێکە کە ناتوانم بڵێم لە یاد کرد لە یادیش ناکرێت راوە و ئەم ساڵ بە تایبەتی ئێمە کارێکمان هەیە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنە هیوادارین کەەوە مافقەت بکەین توانین درامایە بکەین بۆ ئەم ساڵ چاوەڕێی وەڵامین بێگومان هەستەکەم کاری شانۆی دراما خەریکە بەرەو دابەزینە هیوادارم کە هاوکاری ئەم شارە بکرێ ئەم شارە پایتەختی ڕۆشنبیریە بۆی بە بەردەوامی کاری هوەری بکە چکە بەڕاستی شانۆ درامە ژیانە